دەنگی بەرزی چەند بۆمبێکی مەرەگێنەر و بڵاوبوونەوەی چەندین غازی ژێراوی کۆکژ ژیان لە هەڵەبجە لە 16 ساڵی 1970 تا ساڵی 1991 دەوەستێنێت. لەو کاتە بەدواوە چەندین چیرۆکی تراژیدی و ئازاری ساڕێژ نەبوو دەبنە دۆست و هاوڕێگەی قوربانیەکان. والله ئەو ڕۆژ ئێمە لە ماڵە بووین لێرە لە مجەمەع ماڵمان لە بەرامبەری شقەکانە. اینجایتر چوون بۆ گوڵان ماڵی خزمشمان دوای ئەوە نەمانەزانی کیمیاوەکە ڕژیان چوون بۆ گوڵان شەو درەنگ بووە بانگی دوای بانگی عەسر هاتینە دەرەوە بەرەو ئێرە بینەوە کیمیاوەکە ڕژیا بوو نەمانەزانی هاتینە ناو بازاڕ و هەموو چاومان تێکچوو گیانمان تێکچوو کیمیاوەکە تەئەسیری کرد لە هەموو گیان. ئێستا کە نزیکەی 34 ساڵ بەسەر کیمیابارانکردنی هەڵەبجەدا تێپەڕ بووە، بریندارەکان بە دوای چارەسەرەوەن و پشکنینەکانیشان ڕۆژ بە ڕۆژ پێیان دەڵێن ئەندامەکانی جەستەیان بەگشتی و چاو و سنگیان بە تایبەتی بەرەو گرفتی زیاتر دەچن. خەڵکی هەڵەبجەم لە هەڵەبجە کیمیایی لێیام و بەرکەوتم و چەند ساڵێکە بەدەستێ و نەخۆشی و ئەناڵێنم ئەمەلیاتی چاوان بۆ نووسیم هیوادارم و ئەمەلاتم بۆ بکرێ و ئەمەلیاتی دکتۆری باتنی چاوت بینیمی بەڵام وەکوملمانی پێ دوو مانگ پێش ئێستا بردمان بۆ ئێران بۆ ئەمەلیاتیکە بۆیان نەکرد. حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2007 نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی دروست کردووە، بەڵام ساڵی 2019 کراوەتەوە. ئێستا ئەو پزیشکانەی کە پسپۆڕی چەکی کیمیاوین بۆ ماوەی 3 ڕۆژ هێنراونەتە نەخۆشخانەکە تا بریندارەکان ببیننەوە. و هەدەفی ئێمەش ئەوەیە بۆ ئەوەی هەنگاوەکان چڕ بکەینەوە ئەم نەخۆشخانەی وەکو پرۆژەیەکی نیشتیمانی بناسێنرێ بودجەی تایبەتی بۆ بکرێ لەگەڵ ئەوەشدا ئەو ئامێر و ئەو پێداویستیانەی کە لە کۆمپانیای جێبەجێکارەوە تا ئێستا نەگەێنراوەتە دەست حکوومەت هەوڵ بدرێ بگەێنرێ لە 34 ساڵە هەمین کیمیابارانی شارەکەدا تۆزێک لە خەمەکانی بەرکەوتوان بڕەوێنینەوە. جگە لە هەڵەبجە بریندارانی چەکی کیمیاوی بالیسان و شێخۆسان و پیرەمەگرون و چەندین ناوچەی دیکە ڕوو لە نەخۆشخانەکە دەکەن، ئەوانیش چاویان لەوەیە لە شوێنەکانی خۆیانەوە پزیشکەکان ببینن کە لە ساڵی 1970 هەمان شێوەی هەڵەبجە بەرچەکی کیمیاوی کەوتون. نەخۆشین وەڵڵاهی لاکەم ئەو شەوە خۆ بمرم دوو شەو هاتیمە ئێرە لە بەرەو تاسەڕەم بگاتێ کارە ساتێمەش زۆر لەوەی گەورەترە کە دکتۆر لە ئێرانێ بێن عیلاجن کەن چونکە ئەمە نە سینگنمان نە مالنمان نە ئەولاد و هاوسەرنمان یعنی ئەو کارە ساتێمە زۆر لەوەی گەورەترەکە لێرە چارەسەرەکن لۆکەن ئەجا پێم خۆشە دکتۆرەکان بشێن ئەمە لە بالیسان نێنی ئێرە. بریندارانی چەکی کیمیاوی دەڵێن چارەسەرەکانمان کاتین و چاومان لەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ناردنەدەرەوەیان نەخۆشخانەکە بەهێنانی تیمی پزیشکی دەوڵەمەند بکات تا ڕێگای دوور و هاوکێشەی سەفەریان پێچەوانە ببێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.